سلام ئەحواڵتان باشن ئازیزانی خۆم سەرحاڵن سڵامەتن من ڕامینی منوچێری لەگەڵ تیمی زایەڵێ هەرمان جارێکی تر لە شارە جوانەکەی سنەوە میمانی ئێوە ئازیزانین وتوێژێکمان هەیە لەگەڵ هونەرمەندی ئازیز هونەرمەندێکی دەنگخۆش سەردانی ژیانیانەکەین پس لەگەڵ ئێمە بن کە بڕیم بزانین ئەم هونەرمەندە ئازیزمانە چۆن ژیانەکە زایەڵەی هەرمان. ماشەڵڵا خۆستنە گۆرانی بێژ و هۆنەرمەندیشی فرەسیتر وەکو دانێکی وەکو خۆم ئێمڕۆ سەردانی هۆنەرمەند و گۆرانی بێژێکی فرەعەزیز و خۆشەویستمانست بڕین با لەگەڵ یا ئاشنابین بێنەوە خەس بڕواتان ئەم گۆرانی بێژە کییە؟ کاک شۆڕەشی ئەهورە گۆرانی بێژێکی فرە دەنگخۆش کوڕێکی خاس کوڕێکیشی جوان کاکە شۆڕەشیان ماشەڵڵا چێنێ خۆشتی بیشی ئەمەتە لە کوێ نەسن زەریفە حەزیەکەم وارەکە بێ چۆنی سلامەتی الحەمیدە شکر سەرە حاڵی ئەوە کە فەرموم لە خزمەتتانە بەڕاستی گۆرانی بێژێکی دەنگخۆش وتم خۆشتیت ماشەڵڵا کوڕە خاسە جوان ئەحواڵت خۆ بم لە تەختە فرە سەرە حاڵ و پێشە خۆش خەفکێزانی ئەی خوش ئابیژە پێم لێرە کە ئەم دووکانتە دانیاوە چەند ساڵاتکی بۆێرە من ئەلانە ساڵێکە هاتکەم بۆ ئێرە ساڵێکە پەسەمە تازە بەڵێ پاساژێکی چەر جەدیدە تازەس پاساژ چەس ڕەشیدیانی پاساژ ڕەشیدیانی یاخوا دڵخۆش بێ ئینشاڵڵا پێجم کاکە شۆڕەشیدیانەکەم بەعنوان گۆرانی بێژێکی دەنگخۆش خۆت بناسێنە پێماندا دێ بزانم کاکە شۆڕەش چەند ساڵیە کاکە شۆڕەش لەکوێ پێیا بووگەڵ قوربان من هەر متەولد ساڵ 1357 شار سنە مەحەلەی پیرم حەمەوە ئەی ماشەڵڵا مەحەلەی پیرم حەمەوە یاخوا دڵخۆش بێ یاخوا سڵامەت بچیتین لە قەتارچیان نەگۆرە بووم ناو قەتارچیان ئەرێ وەڵا بە جۆرێکیش ناو قەتارچیان خاسە یاخوا سڵامەتی جا ئامە بێژێ بە من ئەمە کە سەرە حاڵ ماگی ژنت خواستکردیانە بەڵێ ژنم خواستکرد ئەی پەژنیشتس هەرەوەسە ئەمە ژنەکەی بە خۆشکمان بێت دیارە ئەم ژنە هۆشییا پێ و یاوە سەرە حاڵ سڵامەتە خۆ مجەڕەت هیچی بە هیچ ناوێت میشەراوات شپرزە و نە کەسێکەس مرەتەبی کات و نە کەسێکەس چایی بنێتە بەردەستی ڕازیت خۆلێ بەڵێ ئەرێ وەڵا خوای لێ ڕازی بێ ئەی خوش خەب مناڵشتەتەس یان بەڵێ چەندانە دوو مناڵمەس کەنیشکێک و کوڕێک مەدیسا و ئەهورا مەدیساگیان بەڵێ مەدیسا 11 ساڵیە ئەهورا 10 ساڵیە ئەی خوا لێت نێسێنی ئینشاڵڵا خوا لێت نێسێنی عەزیەت خۆ ناکە نەوەڵڵا ئەحترام باوکیانەگرن لەبەر دووربینیشەوە ناژم کۆلەن عەزیەت ناکەن باشە تۆ کە ئەم دوودانە مناڵتە بووگە بە باڵایانە گۆرانیەکی شەوتکە ئەخوێنە مەرێ بە باڵای مناڵەکانە خوێندکتە یانە ئارێ ئەخوێنم دێ باشە ئەگەر خوێندکتە فەرزکایسە بە باڵای مناڵەکەت گەرەکتە بخوێنی یا گۆرانی پێشکەش ئەم میوانە ئازیزانەکە کە میوانەکانی بەرنامەی زایەڵێ هەرمانی ماین لە خزمەتیانە بۆچە بەرنامەیەک ئەجرا ناکەی بۆمان دێ فەرمودانیشە گۆرانیەکە با منیش ئەم سەناڵیە بێرم خواشەکەم ئیجازەی ئاهەنگ تووپڕە یاخ تو خاڵیە و بەرزۆ ناوێت بێسە بێ ئەو لایە بگرە بێ ئەو لایە بگرە بێ ئەو لایە بگرە قەزایە و پڕە بێ بە خۆمبرایەوە زەحمەت مەکەش دەبێت ئەی باو کەڕۆشەکەوامەجە قەزاکەت ناگا لێرەوە بم خواشەکەسکا مەسکاکرد نەشێت ناشێگی دوکان خۆتە قەزات ئەی باو کەڕۆ دێ فەرمو دێتە شەرمەندەمان مەکە یا فەرمو گۆرانیەک پێشکەشمان بە باڵای هەر کەسێ پێت خۆشە باشە بچۆ پێشکەشتان یەکەینم گۆرانیشە لە تەلەفۆنمانەوە مشتریشات منێ خەمە ڕێگا تۆ کارەکە خۆش بێ
چێکتی بەرەن بەرم دامەنیشە جەرگت دەرهێنام لە ڕیشە بەرەن بەرم دامەنیشە جەرگت دەرهێنام لە ڕیشە ئەو دەردەی لە چوەلەم نیشە هەی ئاغا و ئاغا و ئاغا بۆم تێکە جەرگم داغا هەی ئاغا و ئاغا و ئاغا بۆم تێکە جەرگم داغا پێشکەشتان بێ ئای بژی ئەمە بە باڵای خۆدا بژی بژی چێکی بۆمبار خۆش بێ ئاخری نەمردمودانی بە باڵام شتێکی خۆی بەرامبەر بێتوتمەوە گۆرانیە خارسە قزاکە کەجامنە بە شانسم هیچ کە ناژێ بەرامبەرم دانیشە باش شتێک بۆ بخۆینە ناوێتە شانسە بەلێم نۆ بردی دەمە خۆش بێ حەزم حەزم گیانەکەم کاکە شۆڕشکیان چۆن بوو کە گۆرانی بێژیت انتخاب کرد کاکە شۆڕش چۆن بوو کە هاتە ناو گۆرانی بێژی ئێمە وەڵامە و لە قەدیم و لە خوێنمان نبوو بە من باوایشم گۆرانی بێژ بووگە لە شارسنە ئاغا شامرا معروف بووگە لە دۆرێ خۆیان بەڵێ بەڵێ خۆمەردێکتان ئافوکە ئینشەڵڵا دەم خۆشیش ئێرسیە ناو خانوادەمانە من ماخۆم باوکیشم هەر دەنگی خۆش بوو مامۆکانم دەنگیان خۆش بوو برایترمەز دەنگی خۆشە خۆشکەم دەنگی خۆشە باوک عەزیزی شو عەمر خۆی ئەرە وەڵای شفۆتی کردەوە ڕۆحی شاد ئینشەڵڵا خۆش بێ خۆسڵامەت قوربانت ئیتر جا ئەوەڵ بارێک ئیتر پەس خوێندەوە هەر ئێوە لە ناو ماڵا باوک و باوە خوێند و تویش ئەرێ وەڵای ئێواشێواشت خوێنتەکیانە ئەرێ وەڵا تی خاصە یاخۆ خۆش بێ خۆسڵامەت بێ قوربانت جا کاکە شۆڕشگیان ئەمە ئەت خوێندووەم لاوە لا لە بوارێ عاشقیشا بینابین بوو ئەت خوێندیانە ئەرێ وەڵا چێتە خوێند دەورە مجەڕەدی کەی ئەوەڵبار خوێندەوە بۆ دڵدارێ ئیسا بۆ تۆ با پێشکەشی کەم بەشکە مەمە خوای کە دڵەکەی بێتە ڕەحم و بۆ دڵدار شاید باوەڕ نەکەم لێ فەقەت خانمم بوو بێ ئەی هەزار مەرتەبە شکر بۆ ئەسڵەن کەسێتر نەبوو بەسەر ئەوەڵ دڵدارێکە دیت و عاشقی بووی خانمت بوو ئەرێ وەڵا لە تێکی شایستە ژیانەوە ئەرێ وەڵا چواردە ساڵین بێ تێ خاسە ئەوەڵ کارێکە کاکە شۆڕش بە سوورەتی ڕەسمی خوێندی کەی بوو ڕسمی ساڵ هەشتا و دوو بوو چۆن بوو کارەکە دروست بوو بەخوا ئەمە گۆرانیک بوو لە مامۆستا میکایل هۆعەزیزم هۆ دڵەکەم هۆعەزیزم هۆ گوڵەکەم بەڵێ سوجدە بۆ دار و بەردەبام بۆ ئەوەش بە تۆ بگەم دڵێم مەشکێنە بەڕاستی جوانە ئەوە کارێکێتر حاڵەتی موزیکی دۆ دەرماوەت ئەو گۆرانیمە خوێندە و ئەلبەتە لێرە تاغیر و تەحوڵێکمان لێ پێدا دێ باش ئیسا مێنمانمانەکەی بۆ باشە بەنج هەر بۆ سەک و سیاقەوە هەر بۆ سەک و سیاقەیە دروست و کردگە بیخوێنە بۆمان جا شتێت ئەو پێ بمیانە ئەو خۆی میزانی میزانی ساکردین ئەوی یەرە بۆ تۆ بەرز و سالارە کوچکەوەش بۆ من دایما غەمبارە دایما غەمبارە هۆ عەزیزم هۆ گوڵەکەم سوجدە بۆ دار و بەردەبام بۆ ئەوەی کە بە تۆش بگەم دڵم مەشکێنە بەم شێوازە بوو ئەوەڵی موزیکی دوو مامۆستا میکایل مەچکێت تەغییرماندا لەزەتم جاروبارە هاتین
تك رفيق ورفقاء هاتي يعني ايش فرتني كفي اي والله اجي عوات بياتو اي تعاون بياتو فرتو لي كيشا ما نه والله ونشت ودينا كيشا كلن چنێ بوو ئەوەڵ بارێکە دیت و تا لە تەکیا قسەت کرد بۆخشە ئەوەڵ بارێکە دیم هەر تەکیا قسەم کرد هەر ئەوەڵ بادیت ئەوەڵ بردیم تەکیا قسەم کرد هاتە ناو ئەم دڵی نە سەد جار عاشق بووینەوە بە عشق دەرنگا هەیە بە لێحتەقاتداریت بۆ من بوو من دەقیقەن وایە بوو دێخاسە دێچێوت دەگوتی نا ئەوەڵ بار بوو ئەوەڵ بەرخورد بوو جا ئەیزانی دایکیشی وتی گە بەشکەم کوڕێ وا بێتە قسمەتمان یان نێزانی هەر نەمیان نەشناسی نەیان نەزانی منەوەما هەر خەوەریان نۆسە منەوەما بەشی خەوەرینەوە ساڵ چەندێ بوو بۆچەمە تۆ ساڵ هەشتا دوو بوو ئەو کارتە خوێنت ئەو کارە ئەوە هەر دڵی بوو خوێنیە کۆلەن ئەو کارە دڵی خوێنیە دێ باشە ئێمە ساڵ هەشتا و حەفت بوو ئاشنا بووین بە یەکەوە ساڵ هەشتا و حەفت تۆ ئاشنا بووی بەڵێ ئێمە هەشتا و حەفت ئاشنا بووین بە یەکەوە جا چەند بار بوو تۆ پێ باوە بێ با دیتە هاوسەرم یەک دەبحەوتم پێ دەیوتی نە دەناوتی نە وەلی باردوومەکەی ژمارە ماڵیانم گیراوە زەنگداتە خەسوو ماقسەم کرد چ دوت وتم سڵام خەسوو هەر ئەوەڵ پیاڵە هەر ئەوەڵ پیاڵەوە دە سڵام خەسوو گیان ئەرە وەڵا هەر ئەوەڵ پیاڵە وتم حەچێکی نەوت خۆچە ناوەتی جنابتان ئێوە چێن و چۆن بەم نێژی خەسوو ئالەمانەتە وتم حەقیقەتەن خۆشمات کرد لە کەنیشکەکەتانن حەزەکەم قەستێکیشم نییە مەزم بێژم ئەزیەتکەم و مزاحم ومەمان لە لۆ سیستمە نیم ئەوەڵ کەسێکە دیگەماشمات کردی لە کام سیستم سیستمێکم ێستا بەرە بۆ ازدواج عاقبەت بەخێر ئیتر وتی دێ فەرموتەشی بێرە ماڵەوە نەوەڵا ماڵەوە نایتر تەک خەسوومە قەرارماندانیان لە دەرەوە بان چۆمان خەسراوە لێنا یەکچینماندی و قسەمان کرد و لەم دواتە کەنیشکێکی شێتە خۆیان قسەمان کرد و ئەتر کەم خواوە مەلی بوو ڕێکی هات و جۆری هات و تا ڕۆژێکی شەهر لە ماڵ خۆیان نابووم ئێتر وەختە نامزەتمان کرد و یانێ کۆلەن باوەڕکە شاید بنەوە 3 مانگ کامەڵ نامزەدی و ئەختی و چەکە هاتە بەرەوە ڕۆحی شاد بێ وەختە باوکو و ماوە مردک تاافوکان نەوەڵە نەمەوە وەخت خۆ ڕەحمەتیکە ئەژێ خەسوو لە تگوەویە بینیان بینابینێ شەکراوە ئەمان بینیان خۆشە تەک دایکمە ئارێ وەڵڵا عالی عالی دایکیش مەسەن فوق العادە نەبێژن دایک خۆمە هەتانین چینۆ لە ماڵی شاپرسین لە خانم منی چۆنە من تەک خەسوومە چۆن حتمما پرسیار ماشەڵڵا ماشەڵڵا ئەم ئاویێرە بەم عەزەمەتیە و هەم چنێ خۆشە بەڵێ هەم چنێ تۆ تواشاکە شاستنە هابە بەرچاوتەوە جێگێ خۆشێکە بۆ دڵداریە زانی جێگێ خۆشێکە جاوە لێ خاسەوە ساڵان کەمێ خاستر بووە ئیسێ هەر کۆلەن تەپ و تۆزە تۆزیشە لە کوێنەوە دێوە لێ هەرچی کەس شێتمانی گرگە بەخۆنێ ئەڵێ نەفەسکی نە بەخۆنێڵێ ناخمانی گرگارێ بەخوا لە قسەکردن کەوتکن چەک بێتە خوێندن جا ئاوە بێژە بە ئام ئابرای خۆتە ئەمە خەمەت ئالێرا هاتی کام گۆرانی تەوت حەزەکەم گۆرانیە بێژیت باشەبان گۆرانیە یا ئالێرە وێسای تواشای شاست نەتەکرد و تکاکار خوا بووی بۆم هاوسەر عەزیزتەدا فەرموو مێمانمان کرد گۆرانی مامۆستا نەجمە ئەوە تا خوێن ئەرە وەڵا مامۆستا نەجمە وەڵامی گۆرانی سنەکەی بووکی ژێرچارەی ڕەنگەر خاوانی بووکی ژێرچارەی ڕەنگەر خاوانی گوڵاوە سوورەی دەمە و بەیانی گوڵاوە سوورەی دەمە و بەیانی ئەوێر باڵا بەرستو لە نێمامم ئەوێر باڵا بەرستو لە نێمامم کوچکە بە سورمەی چاوی خۆمارم
کوچکە سورمەی چاوی خۆمارم یەکێک لە بهترین گۆرانیگەلە لە دیدگای منەوە یانێ واقعاً لەزەتی لێوم لەو گۆرانیە بەڕاستی خۆشە مامۆستا نەجمە خزمەت فرێ کردگە بۆ موسیقی نەفەسی گەرمێت ئینشەڵڵا هەرمێنێ بۆ من بەس ئەمە تا خوێن ئاگرتیەشت بۆ ئەگەر خوێنیێتە واقعەتی بۆ ئەگەر کاکە شۆڕش گیانەکەم گۆرانی بێژی هۆنەردۆسی کەسێکیشە ناو هۆنەرا بێ تەبیعەتەن بنیامێکە کە ئەهل خۆشەویستی و ئەهل عەشق و ئەمەسا بۆ تۆ خۆشەویستی عەشق چۆن تعبیرە بێ عشق و خۆشەویستی دڵیە ئەسەن ناتانی تعریفیکەیت چۆن شتێک نییە بتانی تعریفیکەیت لە دڵەوە هەست باشە تعریفت چەس مەسەن چۆن ئەیبینی ئەژی چۆن حسێکی هەست چۆن لە بەرچاو تۆ چۆنە لە بەرچاومنەوە فرە خۆشە کۆلەن چۆن شتێکە واقعاً دڵیە ئەژێ هەران چیزکی ئەس دلبەرایەت بەردل نشینەدا دقیقاً نازانم چۆن تۆسیفیکەم بۆتانی تر ئەوەسە عشقش فەرقەکە ئەوە نیە عشق مەسەڵ خۆشەویستی بێژی فەقەت بە معشوقەکەتە مەسەڵ بە ژنەکەتە عشق بە باوکە عشق بە دایکە عشق بە مناڵە عشق بە مناڵ جارێک یەکێک لە گەورەترین عشقە لە دیدگای منەوە چۆن شاید کارگەلی نەتکەی بۆ باوک و دایک وەلێ مناڵ بێژی پێت ئەنجامیایی بووی عشق مناڵ لە دیدگای منەوە فرە بانترێکە واقعاً کەسێک کە مناڵی بێزانی من چێژم عشق بە مناڵ باوک و دایک خۆت هەمیشە یانوت بە خۆمان وەلێ هیچ وەخت لەو زاویە تواشامان ناکرد زانین واقعاً چەس جا توێ کە هاتیتە ناوم هونەرە و گۆرانی بێژیت شڕۆ کرد پێم خۆش بوو بزانم ئەوەڵین مامۆستایی کە کاکە شۆڕش لایەوە بوو کێ بوو من کەسێک کە بەلایەوە بووم وەڵڵا مامۆستا حوسێن زوڵەی خاپوور بوو شاگردی زوڵەی خاپورم کردگە لە خەمەتیا بگوم چەند مانگی وەلێ در بەداخەوە لێرە نەما و کۆچی کرد و ئالانە هە لە ڤەنکۆڤەر کانادا سڵامێک ویژە بنێرە باشەکەم سڵامێت تایبەتیم هەست چۆن هەمیشە هەم لە فکریا حتا دوێکیش ئێمە دانیشتین قسەی ئەو پیاگمان ناکرد واقعاً فرە عەزیزە وەلا حەیف کەم لە خەمەتیا بووم بەداخەوە یانێ تەنها کەسێک کە بوو هەر ئای زوڵەی خاپوور بوو کەسێک ترم نەوەگا بەلای کەسێک تر نەوەڵا بەلای کەسێکم تواشاکە وەختی دارێکەنی جیا لەوەی کە مەسەڵەن منتەقەیەک زەریف و سەرسۆزەکە ئەو سێوەرە چەندێ خۆشە بنیان لە ژێریادانیشی دایسە بۆگا لە جێگێکە ئەجداکە دوێژی ئەی کاش ئایسە داری واتە داقەن سێوەرەی واتە خۆرەکە چۆن نەوگە باشە لەکوێ نابووگە باوەندا بزان ئەکسەر ئاوایەکان ماشەڵڵا ئەکسەرەنگیشی چووگین ئایسە فرە جێگەگەل گەڕیاگی ئەجم ئەکسەر جێگەگەل چووی خاچێ خۆشێکە بووکتە هەمیشە بیرەوەریەکەی چە بوو ناو مەراسمە لە خاترە خۆشەکان سەبحانەگەل دێهات مەراسمگەل دێهاتە چوێن جاران کام دێهات فرەیەکێتر نازانمەوە بووم بان لەیلاخ ئەکسەرەن خۆشە بان لەیلاخ پیشی چوو بووم ئەکسەرەنی چوو بووم سەبحانە خواردنی خۆش بوو خاترەگەل خۆشێکە بە مەجەمعەوە یان هاورد
ئەزان فرا حاڵیەدا لەزەتی گشتی خۆشی ئارە وڵای گشتی کەرەی مەحەلی کوردی و و ئەرێ بەه وڵا بەه بەه ئەرێ بەه. وڵا پەنێر و ماچ شیر و محلی و شیر و ئەی نوشکیانە یان و خۆشی اینە وەسە جگەتە ئیسە سەرە حاڵی اینە وەختە سەرزانی ئەچە پڕەکان بان لەیلا خاز دێنەرامانە گەیگەن بێتە جا مەراسم کام منتەقەت فرەتر پێخۆش بوو کام شار کام ئاوایی بەخوا ئەکسەر جێگەکە خۆشە هەر جێگەیەکیش چەنەوە خاص خۆی هەست سەرک و سیاقی خۆی هەست وەڵێ من خۆم یەکی هەر بۆ شار سنە هەر بە مەراسم شار سنە ئاکەم شارس شار نەخۆشترە سنە خۆشترێکە ئەجما برا شۆڕش یانەکەم پێشاتکە ناو مەراسمە شتێ پێش بێ کە فرە بۆت خۆش و جیاواز بێ شتێک خۆش و جیاواز بێ مەگەر مەسەن یاو بنیان پێشتی ئیسە سووتی گۆرانیەکە خۆش ئەنیشێت چازانم سووتیە پێشتێ اتفاقێکە کە پێ شتێک چە بووە کە فرە بۆ خۆت خۆشە شتێکە کەنینی بوویت بەڵێن بووکە خاترێک هەر لە بکرمان ناچێ خاز بێجە مەراسمی بوو عەمەی وەرگەکە شاواش فرەیە هاورد زەحمەت یەکێشان هەرا هات ئێتر ڕێکباری شێدا لەسەر شاواشەکەی ڕێکباری شاواشێدا ئەرێ وڵات هەرێوت عەمەی وەوی منیشەوت عەمەی وەوی عەمەی وەوی ماڵیەوە عەمەی وەوی عەمەی وەوی یەکدە حەلە تیکێکی لە جۆڕیا مێترەوە وتم مەمەی عەوی مەمەی عەوی مەمەی عەوی نەبوو بەشەڕ نەوەڵا بوو شاعر دوو بەرابەر شایە بوو چۆن خۆم بووم بە کەنینەوە ناو میکرۆفۆنەکە دەنگم چی و گشتی زانیشی متەوەجێ بووە دیگەشیە کەنین قازش کرد بۆ خواکارێکم کرد گشتیشانم کرد لە کەنینەوە ئەمە هەردانێ بوو یا بازم هەسمان سووتی فرە دریاگەوە لێت بێژەرم بێژەرم زەرمیتە چێ پێشات ئەوە بووگە و نازانمایسە دەقی حضورزێنێکیش نییە بۆ شدێتەوە لێو دانێتن ماندیگار بوو ناو مەغزاماگەسەوە هاینە ئام سێوەرە بەڵێ فرەیش خۆشە بۆ چه گۆرانیەکمان بۆ نایژی فەرموو گۆرانی لە مامۆستا حەسەن زیرەک فەرموو ساڵیادیشی بووە مدەتە ڕاحیشادێ مامۆستای گۆرە مامۆستای عەزیز بەڕاستی کە مامۆستا حەسەن زیرەک جیاواز بوو واقعاً فەرموو هەڵم بگرن بە بەرژاوە بمبەن بۆ ژووری لای ماڵان شینم بۆ بکەن وەی چاوکاوان هەی بەناز گیان بەناز 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 چاو جوان گیان بەم کوژا بەناز هەڵم بگرن بە سێوە بەدوو بمبەن بۆ گاڵەکی ژوور و شینم بۆ بکەن من بەمور و هەی بەناز گیان بەناز 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 چاو کاڵ گیان بەم کوژا بەناز ئەی بژی بژی ئابراگیان توش جێگەی خاصی هاوڕمانەوەزانی منیش برسی زوو برسی نەوێت منیش وامە قازە دیتر ئەم نەهاریشە مێمانکیت مێمان خۆتی منیش مێمان تۆ باوانیان دەسۆ خۆش بێت بەشێ ئەمە ناوەرگە چەکەلانەیە ناوی ئەمار بەشێ منە باشە من ئاوا ئەم ڕێزا خۆم نا من ئەم ڕێزا خۆم باقەکەی بۆ تۆ ئەمە بۆ تۆ دەسۆ خۆش هەمیشە بۆ منی لە گەورەی کەمونەکە من دڵم خازە زانی گشتیە تعریف مادوێژە ڕامی گەنەوە دڵم خاچە شڵاخوا بەنازە دڵۆ بابێت خزاڵگیە خۆخۆش بیچە دوعای شەڕێک میگەن خواژێ دەزانێ من دڵم خاز نییە نا بۆ خاسە بۆ خاسیەکەی خۆمە خوا برا جا من حەزەکەم بە کەلانەی پڕپیاز تۆ چا منیش وڵێ کەلانەر بە پیازەکەی خۆشە جا تۆ کەلانە ئەخۆی چۆرێ خۆی یاوش
چۆرێ خۆی یاوشت دێ بۆ چاکەنی دێ سوالە پرسم چۆر بێنە چۆر دێ چۆر عەزیەت سعات ناکات ڕاونیە بۆ بۆ چەندە چایگای نەمدیە بیشوێنی بە چای شۆرێتەوە چای ناخۆی کە بیشۆرێتەوە نا دوای ئەو ڕژیمێک گەگرین چۆری نەخۆین بینی خاسە بۆ شتا بە خۆتەوە فەرمووە فەرموو بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست هاین لەگەڵ کاک شۆڕشی عەزیز ئێمەیشی مێمان کرد و هاتینەوە ماڵ خۆی ماڵێک فرە ڕێک و پێک ماڵێک جەم و جۆر و فرە خۆش بە سەلیقەی خۆشیش بەڕاستی دیزاینی کردووە وەلێ شتێکە بۆ من جیاواز بوو حەزم کرد پێ کاکە شۆڕش سوپرایزمانی کرد و وەختێ هاتینەوە ماڵەوە و بەڕاستی ڕێک و پێک سازی دانیاگە و عەرزم بە حوزورتان نەوازەندەکەی خۆی هاوڕگە و خولاسە ئامە کە ئەیبینن جەم و جۆر دانیاگە و بە من فرە خۆش بوو ئینشەڵا کە بۆ ئێوەش خۆش بێت جا کاکە شۆڕشکیانم گشتە زەحمەتە کێشا و خۆشەکەم وەزیفە ئێوە کە مێمانەوە بووین نازانین بەخێر بێن بەخێر بێن پرسیارێک مەست بە لە هەر شتێ ئەم لە خەمەتە ئەمە خۆش کرد بۆ خوا ماڵ خۆتە گیان بەڵێ بەیجاستە خاسر و خۆش بێشەوە چون لەم دوور زمانە هیچ کە دەرەقەت کراماڵ نایەوە گرانە خۆشمانی گەرێ یاخوا گشتی بێتە ساحێ و ماڵ یاخوا گشتی ساحێ و ماڵ بێت و ئینسان شەو ڕاحەت ناو ماڵ یا بخەفێت واسە وەڵا کۆچە و کۆچی نەوێت هەر ساڵ ئینشەڵا هیچ کە نەیبی ئەمانیشە خۆ سەلیقەی خۆت یا سەلیقەی خانممە ئەی دەستی خۆش بێ یاخوا میشە بمێنێ بوو خۆش بێ یا خۆسڵانە بێ جا لێنابووین لە دوکانە فەرمووت کە دوو دانە مناڵۆ هەست خوا خۆشیان کا بۆت خۆش بێ یا خۆسڵامە مێدیساگیان و ئەهورا ئەهوراگیان ئەمە مێدیسا خانم مێدیساگیان چەند ساڵ دەقەزاکە من 11 ساڵمە ئەی خوا خۆشیگە ئەی تۆ چە ئەهوراگیان من 10 ساڵ 10 ساڵێ کلاس چەندێکی تۆ مێدیسا من کلاس ششم کلاس ششی ئەی ئافرین ئەی تۆ چە کلاس چوارم کلاس چوار ئەیخوا خۆشیان کا خۆش بێ ماشەڵڵا شیرین و ڕێکوپێک لە خۆتی وەلێ کوڕەکەک فرە ژیرترە زانی کەنجێگە هەروواش دەشکر بۆخوا جا کامتان ئەخوێنن ئێوەش وەک باوکتان ئەخوێنن گۆرانی بێژن یانە من بیشتر تۆ بیشتر بە موسیقی فرەترە ئەی ئافرین خانم گیان تۆ چە تۆ ناخوێنی بۆمان گۆرانی بێژیت یانە نا هیچێ فقط تۆشەی باباکەیت چەپی بۆ تەقنی دێ خاسە دەسۆ خۆش بێ چەپەکەی شە تەقنێت دێجا پرسیارێکم بوو لە خەمەتە کاکە شۆڕیشی سەخۆ هەرگەرێکتە بخوێنی بۆمان و ئەیژی پێمان کە شعر کێشە خوێنی وەلێ ئەمە منە پرسی لێت خوانندەی کە خۆت جیاواز بێ بووت گۆرانی بێژێکە کە کاکە شۆڕش خۆی حەزی پێکا کییە؟ مامۆستا ناسر ڕەزازی مامۆستا ناسر ڕەزازی بەس جیاوازە جیاوازە سند دڵیەوە جیاوازە دێ حەزەکەی قسەکەی لە دڵیا شاید ئەم بەرنامەیە دی و لە تەکیا ئینشەڵا وەڵا من سەعادەتەوە مە بووگە ڕای گەیەکمە خەمەتی یانێ بووگە یەکێک لە افتخارات زندگیم کە لە خەمەتی یا بووگە حزوری ئەرە وەڵا حزوری گەیەکمە خەمەتی لە ماڵ خۆیان زەحمەتمانداگە پێ فرێش خۆش بزەریە هەر لێرە و تەشەکۆری لێ یەکەم دوارە فرە خۆشمان پێ گوزەریە بووگە بهترین ڕۆژ زندگیم ئەی هەزار مەرتەبە خۆش بە حەوڵ جا لەناو شاعرەکانە خۆشەوتێ لە کام شاعر شاعر کێت بە دڵە شاعرگەل وەڵا مامۆستا هێمن مامۆستا قانع مامۆستا ناڵی ئەوەختە لەم دەورەی خۆشمانە خاتوسیمین چایچی خاتوسیمین چایچی شارەوانیشم بەدڵە خوا مەحفوظ کوڕێکی شارکە جەدیدەن بەناو حسام محەممەدی هەوی شاعر خاسێکە خەڵکی ڕەفێقمان سنەیە هەر سنەیەک ڕەفێقێترمان هەیە بێزار محەممەد ئەوە هینەم نەسڵنا ئەویش دۆست سەبتیمە مناڵ سەقزە ئەویش شاعر خاسێکە ناڵێ خۆشناو ئەویش دۆستمانە مناڵ بانەس بانەیە ئەمانە عەسرە جەدیدنە کۆرگەڵ خاسێکن شارگەڵ خاسێژن ئەم ساز و مازیشە ڕایکیش لە سەر کارە و پرسییم لێ دوتم پێت سازایی لێ بوو تۆ نا
بەڵێ ئەم سازگەلە کێ سازا لێم دیوانە لێرە دانیشت ئەم دیوانە وەڵا دۆست ڕەفیقمان تێن بۆ ماڵەوە نەزان دیوان پس ساز و ئامادە کردگە ئامادە. ئەگەر کەسێکیش بێ بەهانە نەگەی بێژێ سازم ناوەڕگە بەڵێ یارە وڵایەتە دیوانەکە وەڵا هەست هەمیشە لە ماڵا هەست ئامادە درود بەر شەرەفەوە باش بێ کاسە. بەڵێ. ئەی مناڵەکان چ مناڵەکان نەچووکن بەشم سازێک مناڵەکان نەفعلن نەچووگەن مدت ئێمە دیسا بۆ دەفە چوو کلاس دەفە شوێتە مەسیرەکەمان دوورەوە کەوتەوە تەرکی کرگە ئەم دەفمەدی لەم دەفەکەشمان بۆشەوە. هەسەر لێ نەماگە ئەم کاخۆنیشە هەر بوو نەوازەندەکانە ئەم خۆم جاروبار خۆم کاخۆن لیام کاخۆن و دایرە و زەرکۆر بۆ خۆیتر هەچیشتە ئەزانیت و بەخۆرمان أو شيخين مدينة شوطان ملينا السنة أو شيخين مدينة شوطان ملينا السنة جوان ترى كاتب ويكاتوا وشموا بروانهم بدورين بواتوا زمان الليجي قردين دفن بنا قاتوا ما قرمن دن بتواني جوم لدير بماتوا زيني وي زيني زيني وي زيني أو شيخين مدينة شوطان ملينا السنة أو شيخين مدينة شوطان ملينا السنة بق 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 شي Mina tolay kani, boy kemen go hero. Mina tolay kani, boy kemen go hero. I got a chivo kani, mina yanzu bero. I got a chivo kani, mina yanzu bero. أريو كل بيتيا أريو كلاميا أريو كل بيتيا أريو كلاميا أريو من بوداي كي هاي بنا يمليا أريو من بوداي كي هاي بنا يمليا منا صدوي كمي صدوي كمن قول هيرو منا صدوي كمي صدوي كمن قول هيرو أي قارب شيبو كاني أي هاور زبيرو أي قارب شيبو كاني أي هاور زبيرو مالكم زبيرو ئەی بژی کاکە شۆڕش بەڵێ دەست کاکە حامیدیش خۆش بێ قربانت حامدیان دەست و پەنجەت نێشێ ممنون حەزم کرابرا هۆنەرمەندی خۆسپی لطفا جامە شتێ بێژم پێت من هەمیشە ئێژم فقط خواننده چەندێ زەحمەتە کێشێ نەوازنده چوار ئەوەنە زەحمەتە کێشێ لە هەر کارێک ئایسە چه کۆنسەرتە چه مەراسمە هەر کوێنە بەڕاستی نەوازنده فرە زەحمەتە کێشێ کاکە حامد گیان فامیلی چست؟ من یەخچاڵی حامد یەخچاڵی عەزیز حامدیان چەند ساڵدە؟ 23 ساڵ 23 ساڵ خاز مناڵیژی یعنی ئەم ڕیشتەیەش کە سۆفرەتە نیشانەیە خوا قەزاکەت هەروە کەم قسەیت؟ بەڵێ خوش کن کاواکەم قسەی ئامان ساما قسە نەکەی باش هەروواژی دانیشە چەند ساڵە کارنەوە زندگیەکەی حامدیان؟ تقریبا قبل از ئەوەی کە بچمە مەدرسە تا ئیسا قبل زەوە بڕیتە مەدرسە یعنی حەداقل 6 ساڵگیەوە 16 ساڵە کاری دەکەی ئەی ماشەڵڵا هەر خانەوادەیش تا نەوازەندی هاتێ فقط خۆمم کولن هەر خۆت حەزت خانە فقط خۆمم ئایسەکەم یە قسەت کرد زانی
ئەجم دێمە کچە دۆستەکەت ناڕەحەت نایە بەدەستۆ میشە یا بۆ ئۆقسەد بۆ تێرێ وازمان لێ بێرە برا تێواز ماوەگە لێ دێقازە ئەگەر هەسەوە بەشکەم تە گیاقسەکەی چۆن خاس تااقەتی ئەوەگە وەلێ یاخوا دەست و پەنجەڵانشاوامێنیت و کاگە شۆڕشە لە زوان بێکم تقریبا من و کاک شۆڕش فرە ساڵەکە یەک ئەشناسین وەلە خۆ افتخار ئەوە بوو کە ئیمساڵ من لە خەمەتیا بووم تقریبا پات گرگە کاکە شۆڕش ئەشناسی وەلێ ئیمساڵەتە هاوکاری موسیقیت ئەخوا لە یەکتان خۆشبێ یاخوا میشە خۆش بەڵێ کاکە شۆڕش عەزیز بەڵێ بۆ بێنە خەمەتە بەرەو کۆتایی بەرنامە ئەچین ئەگەر قسە و باسێکت هەست گلەیی نییە دەردە دڵێک نەسیحەتێ شتێکت هەست بۆ کەسکەلێکە تواشیان بەرناماکەن بینەرانی ئازیزی خۆشەویستی زایەڵەی هەرمان ئەگەر قسێک و باسێک و هەست فەرموو من نیم لەو حەدێکە دانیشم نەسیحەت کەم وەلێ شتێک کە بێژم هەر وەکەوە کاکە حامد وتی وای من شەو قسەی مەفرە قبوڵە من خۆم یەکی کە هەمیشە وتێکمە هەر کەسیش منش ناسێت ئەخلاق مەزانێت دەزانێت هیچ بە خۆم بە هونەرمەندان نەنیاگە چۆن فرەمان ماگە هونەر دەریایەکە ئەگە بەڕێتە ناوی یانێ وەختێکەوە واردیەوی تازە زانی چەندی عەزەمەتیە چەندێک گەورەس هەر ناتانی هەر بۆ شتێک تیکێک لە بۆ شتێک و شتێکی جەدید فێرەوی هێشتا هەر کەمە وەلێ خوای هەستمان کەسکەرێک نیش خەتاب موانەسە وەختێکیشە تازەکارن شروعەکەن ئەسڵەن هیچ کەیان بە هیچ قبوڵ نییە فقط منیەتن هەرژن من هیچ کە ناوێتە خۆمەوە فقط خۆم ئومیدوارم نەگەینە نقطەیە کە هەر کەسێک بگەی بۆ منیەتەکە بێژە فقط خۆم غرور نەیگرێت خوای کەسێک بێتە ناو کار هۆنەر ئەشە ڕۆحیە ئەو نەدەتی بێ هیچ بە غرور نەیگرێت یعنی کەسێک کە غرور بیگرێت لەم کارە خوای بە نەزەر من وێڵیکە خاسرێکە یعنی کۆمەکەکە بە باقیەکەی کۆمەکەکە بە پیشڵەت چەند نەفەرتر نەگەین ئینشاڵڵا هیچ وەخت کەسێک بۆ مەرحەلە کە ئاوا دووچارە مەنیەت بن وەلێ یاخوا ڕۆژ بە ڕۆژ بە ڕۆژ کەسکەرێکە موسیقی کارەکەن و هونەرمەندمان فرۆترەوە بێتەوە ئێمە خۆتان نەزانی سەر لە یونسکۆ سەرکردیاگەیتر شار سنە لە یونسکۆ سەرکردیاگە بەڵمان شارە خەلاقی موسیقی ئەنە شکر بۆ ئەو خوا فرەمان فرەمان هەست لە خانندا لە ژەنیار لە ئینشەڵا فرەتری شاعری ئینشەڵا ڕۆژ بە ڕۆژ فرەترەوە بێ من ئەو دوعام خێرمە کردوتم کە وەلی ئینشەڵا نەگەین بۆ مەرحەلەکە هەرچی ڕۆژە دانشیان فرەترەوە بێتەوە یەک دنیا هەرچی ڕۆژە بە دانشیان یاخوا ئینشەڵا ئیسا پێم خۆشە هەر جۆر کە حەزی پێەکەی خوا حافزیەک کۆبێ لە تک بینەرانی خۆشەویستی زایەڵەی هەرمان ڕوو بە ئەم دووربینە فەرموو ئینشەڵا هەمیشە خۆش بن هەمیشە لە بوار موسیقیا بن هەمیشە موسیقی گوێچکە بن تەنها شێوە ئەسڵەن ڕۆحیە ئاوازەکە لەبان ڕۆحیەوە سەردانێ هیچ شتێک هیچ لەزەتە لەم دنیا ناوێتە موسیقیەوە پس ئومیدوارم ڕۆژ بە ڕۆژ چرگەل خۆش مێلۆدیگەل خۆش شاعرگەل خۆش گۆرانیگەل خۆش بێتە مێشکتان و بێتە زێنتان بمێنێتەوە بە یاد دەسۆ خۆش پێ خۆش پێ بینەرانی عەزیز خۆشەویستانی من سپاستان لێکەم کە ئێمە بە میوانی خۆتان نەزانم هیوادارم هەرە و جۆرە کە ئەو خوایە ئەم دنیاە بەم زەریفیە دروست کردگا ئێمە ئینسانگەلی بە چوار دەست و پای زەریف و دروست کردگا دڵتان خۆش بێت ڕۆحتان زەریف بێت و ژیانتان پڕ لە ئارامش ماڵەوە